فینجانجی ئەو ژنەی لە ناودڵی تورکیاوە پەردەی لەسەر تاوانەکانی دەوڵەتی تورک هەڵماڵی. یەکەم کەس بوو پرسی بەکارهێنانی چەکی قەدەغەکرا و کیمیایی دژ بە گەریلا لەلایەن دەوڵەتی تورکەوە بە جیهان ناسان. ئەو بە ئاشکراکردنی ڕاستیەکان لە زیندانەوە سەرکێشی بە ژیان و چارەنووسی خۆیەوە کرد. ئەو کەسە شەبنەم فینجانچیە کە لە زیندانەوە هەموو شتێکی ئاشکرا کردووەتی من بە ویژدانێکی زیندووەوە بەردەوام دەبم لەسەر وتنی ڕاستیەکان و ئاشکراکردنی تاوانەکانی دەوڵەتی تورک. دوای ئاشکرابوونی بەکارهێنانی چەکی قەدەغەکرا و کیمیایی لەلایەن دەوڵەتی تورکەوە دژ بە گەریلاکانی کوردستان لە ڕۆژی 26 تشرینی یەکەمی 2022 شەبنەم فینجانچی سەرۆکی سەندیکای پزیشکانی تورکیا لە لێدوانێک گۆمی سیاسی تورکیای شڵەقاند کاتێک داوای کرد ڕێگا بە سەندیکاکەیان بدرێ لێکۆڵینەوە لە بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن سوپای تورکەوە بکرێت لە دژی گەریلاکانی کوردستان. لەسەر ئەو داواکاریەی دەوڵەتی تورک وەک خۆی هەمیشەیی تۆمەتی پشگیری تیرۆریاندایە پاڵ فینجانچی و دەستگیریان کرد. لە دانیشتنی ڕۆژی 23 کانونی یەکەمی دادگادا فینجانچی داواکەی دووبارە کردەوە وتی بڕۆن توێکاری بۆ تەرمی گەریلاکان بکەن ئەگەر بە دوای ڕاستیدا بگەڕێن. فینجانچی لە ناوهۆڵی دادگادا بە دەنگێکی بەرزوتی لەبەرەوەی من چالاکی مافەکانی مرۆڤم ئەو بەرپرسیارەتەم دەکەوێتە سەرشان بەرگری لە ئازادی ڕادربڕین و مافی بەدەستێنانی زانیاری لەلایەن هاوڵاتیانەوە بکەم. ئەو پزیشکە پسپۆڕە بەڕەچەڵک تورکە چالاکوانێکی بوێر و چالاکی بواری مافەکانی مرۆڤە لە تورکیادا درکی بە مەترسی سیاسەتی دەوڵەتی تورک و ئەردۆغان کردووە و نایشارێتەوە و دەڵێت ئەگەر هەتا چەند ساڵی داهاتوو دەسەڵات بەدەست ئەردۆغانەوە بمێنێ کەسێک نامێنێت لە تورکیا بەلایەنی کەمەوە جارێک نەگیرابێ و زیندانی نەکرابێ. ئەو لەسەر وتە گرنگەکانی بەردەوامی دەدات و پێی وایە تورکیای ئەردۆغانی ئێستا لە خراپترین وڵاتەکانی دنیاە لەلایەنی مافی مرۆڤە و ئازادی ڕادربڕین و دیموکراسیەوە. ژنە پزیشکی تورک پرۆفیسۆر دکتۆر شەبنەم کۆرۆر فینجانچی لە ساڵی 1959 لە تورکیا لەدایک بووە. لە ڕابردوودا پرۆفیسۆری زانکۆ بووە. لە ئێستادا سەرۆکی سەندیکای پزیشکانی تورکیایە. پرۆفیسۆر فینجانچی لە ڕووی نێودەوڵەتیەوە وەک شارەزایەکی بواری مافەکانی مرۆڤ ناسراوە و لە هەمان کاتدا ئەندامی کۆمەڵی مافەکانی مرۆڤە لە تورکیا. فینجانجی سەرەتا پەروەردەی خوێندووە لە کۆلیژی پەروەردەی کاتکۆی لە تورکیا. دواتر توانیوەتی کۆلیژی پزیشکی لە زانکۆی ئیستانبول تەواو بکات. پاشان لە هەمان زانکۆ بەکالۆرێسی لە شوێنەوارناسی کلاسیک لە کۆلیژی ئاداب لە ساڵانی 1970 تا 1990 تەواو کردووە. لە ساڵانی 2010 تا 2021 سەرۆکی کۆمەڵی مافەکانی مرۆڤ بووە لە تورکیا. لە تشرینی یەکەمی 2020ەوە وەک سەرۆکی سەندیکای پزیشکانی تورکیا هەڵبژێردراوە. فینجانجی سەرۆکی سەندیکای پزیشکانی تورکیا لە کۆتایی مانگی تشرین یەکەمی 2022ەوە زیندانی کراوە تا ئێستا لە زیندانە و لە پۆستی سەرۆکی سەندیکای پزیشکانی تورکیاش لادراوە. دوایەوە دەست بەجێ سەرۆکێکی نوێیان لە جێگەی داناوە. فینجانجی ئەگەرچی دڵنیا بووە لە گرتن و توندکردنی لە سوچی زیندان بەڵام وتنی ڕاستیەکان و ئاسوودەکردنی ویژدانی و مانەوەی لە زیندان پێسەر بەرزانەتر بووە لە شاردنەوەی کارە قێزەونەکانی دەوڵەتی تورک و بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن ئەردۆغانەوە دژبەگەلی کورد. هەرچەندە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و هیومان ڕایتس وۆچ بانگەوازی هاوبەشیان لەگەڵ 5 ڕێکخراوی دیکەدا بۆ ئازادکردنی فینجانجی بڵاو کردەوە، بەڵام داواکاری گشتی تورکیا فینجانچی بە بەشداری لە چالاکی بانگەشەکردن بۆ پارتی کرێکارانی کوردستان تۆمەتبار کرد و داوای کرد دەست بەسەرکردنی بەردەوام بێت. Doktor Şebnem Korur Fincancı'nın tamamen siyasi hedeflerle ve açık bir hukuksuzlukla sürdürülen bu sürecin bugün sonlandırılmasını umut ediyoruz. İnanıyoruz ki hocamızı bugün karanlığa karşı beyaz önlüklerimizle karşılayacağız. لە کۆتا دانیشتنی دادگادا فینجانچی وتی کەس پێیوانە بێت دەستگیرکردن و زیندانیکردنم زۆر قورسە بەلامەوە، بەڵکو بە پێچەوانەوە وای دەبینم بۆ چالاکێکی بواری مافەکانی مرۆڤی وەکو من ئەوە دەرفەتێکی زیێڕینە. فینجانچی خۆشی ئەوە باش دەزانێ ئەوەی زیندانی کراوە لاشەی فەنجانە نییە بەڵکو هزرەکەیەتی، بۆیە دەڵێت زیندانیکردنەوەی دەرگایەکی نوێیە بۆ فراوانکردنی هزری. فینجانجی پەروەردەی هزرێکە ئەردۆگان و تەواوی سیستەمە دڵڕقەکەی زەندەقیان لێچووە، بۆیە تەنها وشەیەک کە بۆنی ئەو هزرەی لێبێ سزاکەی گرتن و زیندانیە.
گرنگ نییە ئەو کەسە کورد بێ یان تورک، ئاینی بێ یان ئەلمانی، ڕەش بێ یان سپی. Biz Sinan Uluyorsa, biz o sokaklarda